بینەرانی ڕووداوم کاتتان باش لە پێنجەمین خولی فێستیڤاڵی نێودوڵەتی فیلمی سلێمانیدا میوانداری مامۆستای گەورە و ئەستێرەیەکی نواندنی کوردی کە بە ئەزمموی زیاد لە 67 ساڵەوە مستەفا ئەحمەدمان کردووە ئەو ناوەی کە ناوی دێ یەکسەر بیرمان بۆ بەرنامەی بەرنامە و مقۆ و کەشکڵ و یەک دنیاکار و بەرهەمی جوان و ناوازەی ئەم کوردستانە دەچێت ئێستا لێرە لەگەڵ ئێمەدای لە ستۆدیۆ ڕوودا و بۆی گفتوگویەکی لەگەڵ بکەین مامۆستایان زۆر بەخێر بیت خۆتان بەخێر بن زۆر زۆر سپاس جارە پێم لە تەندروستی چۆنە تا ڕادەیەک سپاس بۆ خۆ باشم باشیت حەمدلله لە فستیڤالەکەی چۆن بوو هاتی سەردانی ئێرەت کرد وابزانم کوڕەکەشت بەرهەمێکی هەیە لێرە هەر چالاشیەکرا بێت بە تایبەتی زانکۆی سلێمانی چونکە بەدەمی من نەبێت زانکۆی سلێمانی لە یەکەم ڕۆژی دامەزرانیەوە کە ساڵی 1960 دامەزرا سپاس بۆخوا دەست پێشخەر بوون و پێشەنگ بوون لە هەموو ئەو کارە هوەری و چالاشیانەی کەوا کراوە نەک لەسەر مستەوای عێراق و کوردستانیش بە تایبەتی چونکە لە ڕاستیە زانکۆی سلێمانی زانکۆی دایکە هەموو زانکۆکانی تر لە کوردستانە لەوەوە پەریانسەن و بڵێن هاتنە دروست بوون و ئەوانەشی کەوا لەم زانکۆیە ئیشیان کردووە خەڵکانێکی دڵخۆز و نیشتیمان پەروەر و هونەردۆست و ڕۆشنبیر و زانا و یعنی بەڕاستی هەمویان خەڵکی شایستە بوون لەبەرەوە ئیشەکانیان هەمووی جوان و ڕێک و پێک بووە خۆ منی ژێشێک بووم لەوانەی کەوا معجب بووم بیان و دایمەن متابعەم کردوون بێگومان کوڕەکەشت لێرە بەرهەمێکی هەیە وایە بەڵێ ئەویش ئەوە کوڕەکەش سینەماکارە بەڵێ ئیشی سینەمای خوێنووە باشە بەڵام هەر لە مناڵیەوە کاتێکە 6 ساڵان و ئەوانە بوو لەگەڵ خۆمان لە شانۆگەریەکانە بەشداریم پێ کرد تەنانەت کارێکمانەیە ساڵی 1970 کردمان ناوی گوڵەمێخەکە لەوا دەوری هەبوو لەگەڵ خۆمە مامۆستا بەسە کوڕەت لە نێو سینەمایە یا منداڵی تریشت هەر هەمویان یەکێکیان نەبێت هێمنی ناوە ئەوە مناسەبەکەشی مامهێمنی شاعیر خوا لێ خۆش بێ میوانمان بوو لە بەغاوە هاتبوو میوانی من بوو ئەنجا خێزانەکەم پچکی پڕ بوو بە هێمن بڵێن ئەوە 15 ڕۆژێکی ما بوو لە دایک ببێت مامهێمن وتی ئەوە خێزانت شکر ئەوەیە وتم ئەرەوەڵا وتم وەڵا ئەگەر خوای کرد کوڕ بوو مامهێمن ناوێنێم هێمن وتی نەنە بە قوربانێ بم هێمن ناو نەکبەتن نەکەی وتی بە ساقە بم زۆری من خۆشەویست خوا لێ خۆش بێ یاخوا چکە من زۆر ڕێزی مەگرد و زۆرینی بەتەنگیەوە بووم چکە و غەریب بوو لێرە بوو وتی بە قوربانە بم ناوێنە نەهێمن وتم وەڵی هەرچی بێ هەر ناوێنێم هێمن ئللا ئەویان نەبێت ئەو هێمنەوە ناوە ناهێمن لە بەسەرەوە بڕیاردە ناوی بنی هێمن ناوم نایەمن ئەوە هیچ بەڵام بەس ئەو لە ئیش و کارەکانە ئیشی نەکردووە لەگەڵما ئەجین من چوارم هەیە خالیان هیواش و هەر چواریان کوڕن نینە بەداخەوە خوا کچی ناینێ بەڵام بە شەرتێک خوا ئاگای لێ بەسەرەوە ئەوە لە چەند شوێنێکی دیژەم قسەم کردووە لە یەکەم مناڵمانەوە حەزم کردووە کچ بێت بەڵام خوا نەیە قسمەتی خوایە شەڵا ئەوانەی دیکە هەموو بۆ تەمەەن درێژ بن خوا بۆ یەکتان بێڵەوە تەمەنی تۆش بۆ ئەوان درێژکە مامۆستاگیان هاتی و یەکسەر تێبینی تەسبیحەکەتم کرد ماشەڵڵا هەم جوانە هەم زۆر بەدەستەوەی چۆنە هەمیشە تەسبیحەت بەدەستەوەیە وەڵای حەزەکەم هینیشە خۆشە بۆ دەستیاریکردن و ئەوانە ئیتر بەعزە جارێک ئەنجا ئەگەر زۆر حەزلێتی ئەوە پێشکەشی توێ زۆر زۆر سپاس لە خۆت جوانە بۆم باسیەوە کەی دەبینین ئێستا فستیڤاڵی سینەما ڕێک دەخرێت ساڵانە فستیڤاڵی فیلممان هەیە خۆشبەختانە لە کوردستان لە شارەکانی دیکە لێرە لە سلێمانی ئێوە سەردەمانێک هاتنە نێو نواندنەوە ئیمکانیات وەکو ئێستا نەبوو تەحەدی و چاڵنجەکانتان زۆرتر بوو ئێستا چۆن یەبینی فەزای کارکردنەکە سپاس بۆ خوا بەڵێ ڕاستەکەی قسەکەی جەنابوو لە سەرەتا ئێمە لە شانۆوە فێر بووین سینەمامان نە ئەزانی
ئەو شانەی تر شارەزاییمان نەبوون بەڵام وردە بە پێشکەوتنی دنیا و چوونە پێشەوە شکور ئەم شانەش و مەسەلەن ئێمە هەتاکو و ڕاپەڕینەکەش تەلەڤیزیۆنێکی خۆمان نەبوو کە بە دڵی خۆمان بتوانین بەرنامەیەکی تیا پێشکەشکەین تەلەڤیزیۆنی بەغا بوو ئەوانیش دە ئیشی بۆ ئەناردن لە دە ئیشا ئیشێکیان موافقەتە کرد هەمویان ڕەوزە کرد شارەزاش نەبووین کەسی وامان نەبوو ئەکادیمیمان کەم بوو بەڵام لە دوای ڕاپەڕین سوپاس بۆخوا ئەم شانە هەمووی وردە پێگەیشتن ئێستا نازام چەنەها فەزاییمان هەر فەزایی هەیە ئەمجا دوای ئەوە پەیمانگا کرایەوە ئەمجا دوای ئەوە ئەکادیمی هونەر کرایەوە ئەم شانە هەموو تاسیران هەیە لەگەڵ زروفەکە وە دوای ئەوە ئێستا هەر ئەوە نییە مەسەڵەن بڵێن لە سلێمانی و دهۆک یا هەولێر یا لە فڵان شوێن فیستیڤالەکرێ لە وڵاتانی دەریشەوە کرێ من لە بیرمە ساڵی 2005 داوەت کرام بۆ لەندەن لەوێش ساڵانە میهرەجانی سینەمای کوردی ئەکرا ئەوە من بە فلیمی خولەپیزە لەگەڵ هاوڕێی برای خۆشەویستم کاک جەلیل زەنگانە خوا تەمەندێکی کا بە یەکەوە شوین بۆ ئەوێ ئەو فلیمەمان لە لەندەن لەو فیستیڤاڵە ئەرز کرد وە سەدایەکی زۆر چاکیشیایەوە یعنی ئێستا شکور ئەم جۆرە شانە زۆر بووە ئاسانکاری زیاترە باشە مامۆستا تۆ 33 ساڵی تەمەنێکی زۆرت بەخشە کۆمیدیا چۆن بوو بڕیارتدا بوو هەر لەو بوارە بمێنیتەوە نەیگۆڕیت هەر لە کۆمیدیادا کار بکەیت خۆی ئەزانی چۆنە ئەمە چیرۆشێکە ئەگەر من و تۆ دابنیشین بە 2 سەعاتەوە نابێت ئێمە کە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی ساڵی 1969 دامەزرا یەکەم ئیشمان شانۆگەریە بوو ناوی کێز بوو بەس ئێمە و کاتە گەنج و هین بوونوانە ماشەڵڵا ئێستاش گەنجی ئێستش تا ڕادێک سپاس بۆخوا زۆر سپاس دەکەم پارەم بێنێ قەینا نەچوە بچێت دواتر لە یەکەم شانۆگەریە ناوی کێز بوو هەیە لە بەغاتە کاتی خۆی ساڵی هەفتە تۆمار کرا دەورێکی کۆمیدیم بینی ئیتر نییە لە دوای ئەوە هەرچی شانۆگەریەک دەرهێنەرەکان نووسەرەکان یان ئەو دەورە بۆ کاک مستەفا کاکە خۆ کفرم نەکردووە دەورێکی کۆمیدیم بینیوە هەتا لەوە خیرانە مەسەلەن تەنانەت ئەو فلیمی خولەپیزە تەبعان خولەپیزە پیاوێکی بین بۆ جەربەزە و چەتە بۆ لە شاخ و شێوە کوشتن و بڕین و تەق و تووق و ئەوانە هەنێ لە برادەرەکانم پێشەوەی دەستکەین بە فلیمەکە وتیان ئەی دەوری خولەپیزە چی ئەی بینێت وتمەڵا خۆمەی بینم کورۆتیان با بە تۆی بۆ تازێ خەڵک بێکەنێت چۆن ئەم دەورە بۆ ئەبینێت ئەوە بوو کە بینیشم خەڵکات نەدەرەوە ئەکوژرێت لە ئەخیرا هەموو بە گریانەوە هات نەدەرەوە شەوێکیان لە سینەماکە بووم لە دەرەوە وەسا بووم کە خەڵکەکە هات نەدەرەوە ژنێک پەلاماری یاموتی ئۆخەی شکور نەکوژراوی ماوی تۆ پەلاماری خایتر نازانم ئەوەنە ڕۆچوو بە ناوی هەسێکراوی ئەنجا ئەکتەر ئەبێ هەموو جۆرە دەورێک ببینێ ئەگەر ئەکتەر بێت خۆت بەچی زۆر مرتاحتر بووی بە کۆمیدیا وەڵاهی هەتا ڕادەیەک ناڵێم ئەوەنە ئیشی کۆمیدیم کرده بوو لە ژیانی ڕاستەقینە شوای مامۆستا لە ژیانی ڕاستەقینەی خۆشت ئاوا وای سەعبەت و پێکەنین و وەڵا حەزم لەو شانە هەیە کابرایکی ڕووخۆشم و حاقید نیم و دڵم پاکە و ئەو جۆرە شانە بەڵام ئیتر وەکو وتم لە کاری هونەرە ئەبێت چەند جۆرێک دەور ببینی دەوری عاتیفی بێ عاشق بێت پیاوکوش بێت دز بێ پۆلیس بێ نازە یعنی ئەبێ ئەم جۆرە دەورانە باشە تۆ بە ناوێک زۆر ناسراو بووی وەستا عەلی دەبینین لە بەرهەمە سینەماییەکان نواندن شانۆ زۆر جار ئەکتەر هونەرمەند بە یەک بەرهەم ناوێک دەردەکا ئیتر بەو ناوە دەناسرێتەوە چەند کاری دیکەش دەکات لە دوای ئەوە ئیتر ئەو ناوە دەبێتە خۆشەویستترین ناو و کارکتەر لەلای خەڵکی ئەوەی تۆش وەستا عەلی بۆ تۆ هەروە بوو لای تۆ تایبەت بوو یان بۆ خەڵک ئەوە دەزانین لەلای خەڵک زۆر تایبەت بوو بەڵام بۆ تۆش هەروە بوو دادەگیان من بۆ یەکەم جار ساڵی 1950 چوومە سەر شانۆ دەوری ئاغایەکیش بینی تەلەبە بووم لە 56 فیدایی بووم ڕیوەڵە و زەعیف مناڵ بوویوان 11 ساڵ ئەو 11 تەمەنت 11 ساڵ
تەنانەت حتا مامۆستاکان ئیشی مەکتەب بوو بە مناسبەتی شۆڕشی 14 تەمووزەوە ئەو مامۆستایی کە بڵێن چیرۆکەکەی نووسی بوو دەریشی ئەهێنا خوا لێی خۆش بێت لەم ساڵانەی دواییە ئەمری خوای کرد مامۆستا مستەفای ناو کە منی هەڵبژارد بۆ دەوری بڵێن ئاغاکە ئاغا ئەبێ سەرزل و ورگزل وە جەبەروتی هەبێەوەمانە یەشێ لە مامۆستاکان خوا لێی خۆش بە مامۆستا عوسمان وتی ئەرە مستەفا فەنی تۆ چی کردووە کاکە ئەمە چی ئەم ڕیوەڵەیە لوتی بگری گیانی دەرەچێت چۆنەمە بۆ دەوری ئاغا ئابێت تێگەی منداڵێکی 11 ساڵ بوو دەوری ئاغا کوڕێکی ترمان لەگەڵا بوو خوا لێی خۆش بێ هەر تەلەبە بووین بەیەکەوە کاک عومەر غەریب ئەو تۆزێک بەخۆ و بە تەمەنتر و ورگزل و سەرزل و وتی ئەی چی بکەم وتی عومەر غەریب دابنێ وتی آخر نازانێ قسە بکات بۆیە ئەمەم هەڵبژاردووە ئەدای جوانە مامۆستامان ئازانە تەلەبەکانی چەنە ئیتر وتی وەکو تۆ ئەڵەی زەعیفە وایە و ئەوەیە مشکی و جامانەیەکی گەورەی بۆ بەسم دوو گوێنیش ئەخەمە ئەم بەرورگەی ئاوا ورگینەکەم ئەوانە ئەوە ئاغا هەی ئاغا جا فعلەن کە دەورەکەشم بینی زۆر جوان بینیم وا دەستی پێکردنەکەڵێ وەجاغزادەم خوا پێداوم من ڕوتە نیم گەورە پیاوم سەیری وەردم سەیری کۆشکم هەزار پیاوی ڕەش و ڕوتم ئەمجا نۆکەرەکەی ئەڵێ بەگم ڕاستە خوادای ناوە بەک سەرکردەی بۆرە پیاوە گەر تۆ نەبی ئێمە وێڵین زەویزاری کێ بخێڵین ئەبی جوابیاتەوە ئەی ئافرم عەلە ڕەشی سەر نۆکەرم بەڕاستی تۆی نمەک حەڵاڵ تۆی دڵسۆزی بۆ مڵک و ماڵ ئیتر ئەوە یعنی شعری ماشەڵڵا هەتا ئێستا هەر هەموویت لەبیر ماوە هەمووی هەموو بەرهەمەکە جا ئالیەوە دەستم پێکرد من کە ئیتر چەند تیپێک و چەند ساڵ هات و ڕۆیش و ئەوانە کە تەلەڤیزیۆن دامەزرا و ئەنجا خۆشمان تیپێکمان دامەزران لە سلێمانی ساڵی 1972 تیپی پێشڕەوی شانۆی کوردی یەکەم ئیشمان ئەوە بوو کە باسی کرد لانەوازان کە وەستا عەلی دەوڵەکە بینیە ئیتر ئەوە بوو لە تەلەڤیزیۆنی شۆمار کرا و ئیتر خەڵگەی بینی بۆەوە ئێستاش خەڵکی پێت بڵێن وەستا عەلی پێمەڵێن ئەنواع وەشکاڵم پێڵێن خولەم پێڵێن وەستا عەلیم پێڵێن عەولەفەنیم پێڵێن پێت ناخۆش نییە کەوات پێڵێن یەک دەنە هیچم پێ ناخۆش ئەگەر بڵێم کام لێمانە لە هەمویان لات تایبەتترە کامەیە وەڵاهی خۆت حەزت پێێتی خۆش وەڵاهی ئەو هینەمان کاتی خۆی کرد درامایەکی تەلەڤیزیۆنێ بوو گوڵەمێخەک دەوری مامۆستایەکی ئیبتیدایی مەبینی ناوی عەول بوو عەولەفەنی زۆر دڵخۆش بووم بەو دەورە ئەو دەورە یعنی لە دڵەوە ئیشەکەم کرد ئەو هەیە لە تەلەڤیزیۆن بەڵام کاتی خۆی دوای ڕاپەڕین تۆمارمان کرد بە کامێرەیەکی زۆر بشکۆلە لەکوێ دزیبیان هێنابیان کامیراکە کامێرەکە کوڕێک لەکوێتەوە هێنابووی ئیتر لێمان کڕی بە 250 دینار ئەوە ئەشتانزانی دزیبیانە کامێرەکە کامێرەکە برادری کە بۆی هێناوی لەکوێت هێناومە جا بە عەرز دەکەم ئەو کامێرەیە ئەوە نەبوو کاسێتی تێ بکەیت ئەبوایە کاسێتەکە بڵێن بە ڤیددیۆیەکەوە بێت کاسێتەکە ئەمە ڕەبتەکەی بە ڤیددیۆکەش ڕەبتە بە موانیتەرێکەوە بە هینێک ئیتر کە کامێرەکە دانا ئەزانی سەری ئەوە دەکە چۆن و چۆنیە ئەنجا لێرەوە ئەسوو بۆ ڤیددیۆکە دەنگەکە لەوێت تەسجیلە بوو نەبوو لە ناو خۆیان لە کامێرەکە بکرێت زۆر زەحمەت بوو بەس ئەوەی ئێمە خوا لێی خۆش بە مامۆستا عوسمان شێوار مبدع بوو مبدع ئەو کینی کرد لە دوای ڕاپەڕین هەر هێشتا ڕاپەڕینی دووەم نەکرا بوو یعنی بڵێن مانگێک هەر ئەوەنە دوای ڕاپەڕین کە تۆمارمان چکە وەختی خۆی حکوومەتی عێراق ڕەفزی کرد زۆر هەوڵمانە نەیانێش ئەنجا خۆشمان ئیشەکەمان بەدڵ بوو ئەو ئیشە حەزەکەم ئێسش ماوە زۆر جار تەلەڤیزیۆنی کەرکووک پیشانیات باشە هیچ بەرهەمێک شتێکی نوێت لە بەردەستە پلانێکت هەیە کار لەسەر شتێک بکەیت وەڵا ئەوە نەشت هەیە لە دڵما ئەوە نەشت هەیە بکرێت بەڵام بەداخەوە کە پشگیری نەکەن بۆ بەتەنیاش بۆ ناکرێت بەخوا ئەو فلیمی خولە پیزەیە ئەوە گویان لێمە خانۆکەی خۆم خستە ڕەهنەوە کە کردم بەڵام کە کردم سوپاس بەخوا دەنگێکی عەجایبی یایەوە ئاخر نەبوو لە هەموو شارەکانی کوردستانە عەرض کرا لە دەرەوە لە وڵاتەکان لە لەندەن و لە سوید و لە هۆڵەندا و ئەمانە هەموو عەرض کرا وەسپاس بەخوا پارێکی باشیشی پێیا کرد تێگەی بەڵام ئیش هەیە
مەسەلە نێشێک لەوانە شەهیدانی قەڵای دمدم بەڵێ ئەو شیرۆکە عەربی شەمۆ نۆسیەتی ئەمە هەر لە مناڵەوە بۆ یەکەم جار کە ئەو شیرۆکەم خوێنەوە هەموو خۆزگە بە خۆزگاسی خوا ئەمە بکرایە بە فلیم و من دەورم تیا ببینە یا خۆم بم کردایە ئێستاش نەتوانین نەکرا بەڵام بەداخەوە خوا لێ خۆش بێ مام جەلال ڕۆژێکیان باسمان کرد ئاوە فلیمەکەی بینیم وتی چی حەزەکەی بیکەی دوای ئەمە چی بەدەستەوەیە وتم وەڵای ماما من هەر گەنج بوو موین بووم حەزم لەو شیرۆکە کردووە تەبعاً شتێکی کوردی ئەسیڵە یعنی کەوت شەیدانی قەڵای دمدم ئەوە یەکێکە لە عینەکان وتی جا ئەوە زۆری تێچێت وتم وەڵایی ئەرە وەڵا تێچێت چکە بڵێ بۆ جێشێکی تایە هی شاعباس و جا کوردەکان و ئەمجا قەڵایەک ئەبێ قەڵاکە دروستکەی قەڵامان نییە بەلایانی کە بۆ بەیان نیوەی قەڵاکە لەسەر گردێکی هینەکە دروست کردایە وەکو چۆن و فلیمە تاریخیانە بینیوە وتما بێ وتم وەڵایتە جل و کەلوپەل وڵاخ بە تایبەتی 400 ئەسوانەی ئەویست بۆ جێیشەکان خوا لێی خۆش بێ وتی چەنی تێچێت بە تەقدیری خۆم و ئەو زروفە وتم وەڵای ماما 2 ملیۆنی پارەی سویسریە بۆ کات تێچێت وتی ئەگەر بە 1 ملیۆن بکرێت 1 ملیۆنە دەدەمێ وتم بەخوا ناکرێ ئەخر گوناحی بوو تا ئەیکەم وها ئەیکە تاو نەکرایە ئەبوو بە زانیم ناکرێت ئاجین حەزمە کرد ئەمجا دوایە ئێسەوە کۆمپانیایشی ئەوێ بەخوا بێ 2 ملیۆن دۆلاری 4 ملیۆن دۆلاری تیا خەرچە ئەو شانێک و کەوتم جارە ئەو کەلوپەل و جل و ئەسلیحە و شومەک و تووشانی زۆر لەوە زیاتری نمونەی وەکتۆ گەوهەری ئەم نیشتیمانە هیوادارین پشتیوانی بۆ تۆ و کارەکانی تۆ هەمیشە هەبێت زۆر سپاس مامۆستا مستەفا ئەحمەد گەورەت کردین کە لەگەڵ ئێمەدا بووین زۆر مەمنونی تۆم تەمەند درێژبی سەرکەوتوبی ڕێزم هەیە بۆ هەر هەمووتان چونکە من خۆمێشێکم لەوانەی معجبم بە کەناڵی ڕوودا و لە هەل لە یەکەم ڕۆژی هاتنەکایەوە وتم ئەم تەلەڤیزیۆنە فعلا دەورێکی زۆر جوان و ڕێک و پێگەبینن و زۆربەی کارمەندەکانی ڕەفیق من ئەتۆ عزیز و گەورەی ئێمەی گەورەت کردین بێوەی بنیاخۆ زۆر سپاس بۆ جەنابەت هیوادارین تەندروستی هەمیشە باش بێ سپاس بۆ ئێوەش بینەران